سیاسەتی حکوومەتێک لە دوایەکەکانی عێراق بەرامبەر بە هەرێمی کوردستان هەر لە ئەنفالەوە تا ئەوەی کە لەم سەردەمەدا بەرامبەر بە هەرێمی کوردستان پیادەی دەکەن سیاسەتێکە کە باقڵیەتێکی شۆڤنی بەرامبەر بە هەرێمی کوردستانە موچەبڕکردنی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە کاتێکدا کە 2 مانگە هیچ موچەیەک بۆ هەرێمی کوردستان نەهاتۆ بە بەراورد لەگەڵ پارێزگاکانی عێراقەمە زۆر جیاوازە بەڵام بۆچی ئەم سیاسەتە بە بەردەوام لەلایەن دەسەڵاتدارانی عێراقەوە دووبارە دەکرێتەوە ژۆڤێن بابەتە دەکەم زیاتر لەگەڵ میوانەکەم بەڕێز بژار حەکیم نووسەر و ڕۆژنامەنووسکە لێرە لەگەڵما زۆر بەخێر بێت. زۆر سپاس. پێت وایە بۆچی ئەم ئەقڵە نەگۆڕە لە نێو دەسەڵاتدارانی عێراق تا کە بەو شێوازە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان دەکەن و پرسی موچە و شایستەدارایەکانی هەرێم بە سیاسی دەکەن؟ زۆر سپاس بۆم دەرفەتە، سپاس بۆ تەوەرێکی واگرین کە سەرەتا دەمێ بۆ دەست پێکمە کە ئێمە دەبێت سەرەتا ئەوە بخوێنەوە لە سەرەتای دروستبوونی عێراق وەکو دەوڵەت ئەوانی کە عێراقیان بەڕێوە بردووە لە ڕووی سیاسی لە ڕووی حکوومەتداری ئەم حکوومەتێک لە دوایەکانی عێراق چۆن بیریان کردوتەوە بەرامبەر پرسێک کە ئێمە پرسێکی نەتەوەییمان هەیە. یعنی ئێمە دەبێتەوە داخل بین کە کورد لە پرسێکی نەتەوەییەوە کێشەکانی دیکەیە بۆ دروستە بێ ئەم عەقڵیەتی بەڕێوەبردنی ئیدارەدانی دەوڵەت لە عێراقا هەم لە ڕووی سایکۆلۆژیەوە هەم لە ڕووی ئایدۆلۆژیەوە سایکۆلۆژیا و ئایدۆلۆژیایەکی شەڕانگێزیە و بە بیرکردنەوەی ئەوەی کە ئەوان وەکو نەتەوا وەکو عەراب یعنی سەردەستە و ئێمە وەکو ژێردەستە ئەم مامەڵەکردنێ ئەم بیرکردنەوە عەقڵیە شەڕانگێزیە هەمیشە یەک بە دوای یەک حکوومەتەکان یەک عەقڵی یەک ئاماچ یەک بیرکردنەوە بەرامبەر هەرێمی کوردستان و بەرامبەر نەتەوەی کورد پەیڕەو دەکەن. ئەم باسە بچووکەم بۆ ئەوە بوو کە داخلی نێو بابەتەکەم کە بڵێم ئەمەی ئێستا و لە ماوەی ڕابردووشدا و بە تایبەتی لە پێش پرۆسی ئازادی عێراق و لە دوای پرۆسی ئازادی عێراقیش لە عێراق وەکو دەوڵەت دەگوزارێ یەک ئامانجی زۆر سادەی هەیە کە ئێمە دەبێت بە سادەیی وەریبگرین بەمانایەکی قوڵ ئەویش ئەوەیە کە لە هەموو قۆناغەکاندا حکوومەتی عێراق چ لە سەردەمی ینی لە بەعس وە سەردەمی دوای بەعسی تا ئێستاش یەک ئامانج یەک بیرکردنەوەیە بۆ ئەم بیرکردنەوە عەقلیە شۆڤینی کە سەردەستی و ژێردەستیە بەرامبەر بە هەرێمی کوردستان پێڕەو بکەن و ئامانجی ئێستاکەش ئەوەی کە ئێستا ئەم قۆناغی کە برێ ئەم پرۆسەی کە حکوومەتی هەرێمی کوردستان یان گەلی کورد کە قەزەکە گەورەترە پەیوەندی بە گەلی کوردستان و بە پرسی نێتەوەی هەیە بەرامبەر بە هەرێمی کوردستان دەکرێت بۆ بەم عەقڵیەتە شۆڤینێتە بۆ ئەوەیە یەک ئامانجی هەیە هەم ئەم پێشکەوتنانی کە لە هەرێمی کوردستان ڕابگیرێ و هەم کیانی هەرێمی کوردستان قەواری هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان لەم پێشکەوتنە ینی ئاوەدانی و کۆمەڵایەتی و سیاسی تێکۆشیانە ڕابگیرێ. بەڕێز بژارم یەکەم جار نییە کەم سیاسەتە بەرامبەر بە هەرێمی کوردستان پیادە دەکرێت بەڵام هەرێمی کوردستان هەر لە پێشکەوتن و بەرەو پێشچوون بەردەوامە کۆمەڵگەی نێودەوڵەتی شایەتی ئەو ترافیکە دیپلۆماسیەکە لە هەولێر هەیە و چۆن دەڕوانە هەرێمی کوردستان و ئەو ئامانجانێک هەیەی بەڵام ڕێککەوتن هەیە یاسا هەیە دەستور هەیە هەموو ئەمانە جێبەجێکراوە بەڵام ئەمانش پێشێل دەکەن کەسێک کە بڕوایە و دەستورە نەبێت کە خۆی لەسەری عێراقیدا مەزراوە و نووسیوێتیەوە مادام چۆن ئەکرێت مامەڵە بەم شێوازە لەگەڵ هەرێمی کوردستان. من ویستم ینی سپاس بۆ کە پرسیارەکە دەکردم دەویست بێمە سەر ئەو تۆری کە ئێستا باست کرد ئەم قۆناغی کە ئێستا کە عێراق ینی حکوومەتەکان یەک لە دوایەک بەرامبەر بە هەرێمی کوردستانی دەکەن یعنی دەمەوێت با بڵێن تەحویل بین بۆ ئەم پرۆسی دوای ئازادی لە عێراق لە دوای پرۆسی ئازادی لە عێراقەوە کورد هەم وەکو نەتەوە هەم وەکو هێزی سیاسی و سەرکردایەتی کوردستان لە بەغدا جارێکی دیکە قۆناغێکی نوێیان لە ڕێگەی دەستور و یاساوە بۆ عێراق بدیاد ناوە بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا عێراق دەوڵەتی قانون و دەوڵەتی یاسایە ئایا عێراق مامەڵە لەگەڵ دەستور دەکا ئەگەر عێراق بیتوانی باە ڕێز لە دەستور بدرێ هەرگیز ئەمانەی بەرامبەر بە هەرێمی کوردستان نەدەکرد بەڵام ینی ئەوەی کە ئێستا دەگوزارێ بەڕاستی من لۆ خۆم هەموو شتە پێم وایە کە ئەوەی ئێستا هەیە بە جۆرێک لە جۆرەکان ینی ڕەنگە ئەم قسەم زۆر بە هەندێک وەرنەگیری بەڵام بە جۆرێک لە جۆرەکان ئەوەی ئێستا کە عێراق بەرامبەر بە هەرێمی کوردستانی دەکا ئەم بەهانە بێمانەی بەرامبەر بە هەرێمی کوردستان دەکرێت و لەناو کەوانە اختباس شیعە یعنی کەوەی کە حکوومەتیان لەدەستاوە ئەوەی بەرامبەر بە هەرێمی کوردستان دەکرێت پێم وایە لەبەر ئەوەی ڕێزنەگرتن لە دەستور ڕێزنەگرتن لە یاساکانی عێراق و پێم وایە جۆرێک لە ئینقلاب لە ینی ئینقلاب لەسەر دەستور کراوە ئینقلاب لەسەر یاسا کراوە ئینقلاب لەسەر ئەو ڕێککەوتنانە کراوە زانی هەر بە تەبیعەت ئەم سروشتی عێراق و ئەم سروشتی ئیدارەدانی ئەوانەی کە ئێستا عێراق بەڕێوە دەبن نەپەیوەندی بە دەستورەوە هەیە نەڕێزگرتنە لە دەستور نەڕێزگرتنە لە یاسا یەک شتە عێراق دەوڵەتی قانونیە عێراق دەوڵەتی قەزا و قەدەرە یعنی جیا بکرێتەوە ئێمە وەکو هەرێمی کوردستان یعنی ئەگە دەرفەتم دی قسەکەم فاڵم حکوومەتی هەرێمی کوردستان هەموو لە پرۆسەی نەوت و لە پرۆسەی موچە هەموو ئەوانەی کە لە ماوەی ڕابردوش بە پێم قۆناغانێک کە حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی لە کابینەی نوێ تا ئێستاکە
لە بەرامبەر بەخدا کرا و هەموو حکوومەت هەرێمی کوردستان بە پێداتا بە هەموو بیانوە قانونی و ڕێکوتنەکانی لەگەڵ عێراق وەکو جێبەجێ کردو هەموو بیانەکانی عێراقی بڕیوە ئەمەی هەیە شەڕفرۆشتنە بە هەرێمی کوردستان سەردەمانێک هەموو ئەوانێک ئێستا هەیە یعنی ئەم تەشقەڵی عێراق بەڕاستی زۆر فەزایەکی ناشرین بۆ عێراق دروست کردووە و ئەمە کۆمەلگەی نێودەوڵەتیش باش دەزانن ڕۆژێک بە تێگرتنی درۆن بۆ هەولێر و ڕۆژێک بە نەناردی موچە و ئیرادا یعنی دەمێ یەکش بڵێمە بۆ خەڵکی کوردستانیش و هەمومان یعنی ڕاستە کە موکوڕی هەیە بەڵام دەبێت خەڵکی کوردستان لە ڕووی خۆشویستنی وڵاتەکەی پشتیوانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پێشمای پشتیوانی بۆ لەوەی تێگەیشتنیشی زۆر باش لەناو خەڵکی کوردستان هەیە یعنی ئەم پێم وایە یەک هەدەفی ئەوە هەیە کە عێراق بەڕاستی يعني بتابتي اواني كاستاك عراق برا دبن صلاه لدستا ام بي ما انقلابك زور زواني على سر دستور كردوا وانقلابك على سر ياسا كردوا انقلابي على سر او ريكوردناني كوش كان كردوا كلا دقل هرمي كردستان باشا برز بجار اما جد بخالك جرين كر ايشو بيان وانك حكومه العراق بهرمي كردستان دكت بونمونه داوي داتاو زانياري وردي لسر فرمانبران ومشخوراني هرم لدكات كحكومه هرم كردويتي بلام اي او داتاو زانياريانا للباري مشخوراني عراق ولا لا خوان هيا امش برامبر ببارزگاكاني عراق دكن بله طبعا ام كقوتن بيانوا يعني استبون من بداخله جماريك لواني كبكردي زمان قصد كانوا خلج كردستان بداخله وبنو تتساو ساقي حكومه العراق وبتيش يعني كون بداخله يعني ام جوريك لا نظم حد بيش معيبه بباتش كم ام جوري زاشاياتي وام فوزاي كنا يعني تنوا روجك هاتن لبغداد لبرلمان العراق دزب مال في حج الشعبي بلين حكومتي هريمي كردستان للرجاي سيستمي بيرولو اجهل نبم هم داتا وزانياري فرمان براني هريمي كردستاني اواني كلا ارقدان واواني خانن الشيمبون درادس حكومه عراقي كردوها حكومه العراق وزاره الماليه محمد الشيع السوداني طيب سامي دزانن متخوراني عراق ك ببي اماري انجمن الراجي حكومه فيدرالي العراق 4 مليون بوينت بينت 4 مليون بوينت بينت متخور العراقي اواني كلا ارقدان واواني كخانن الشيمبون طبعا تاستك داتانيه داتاج فرمانيه سبارت بمثل الحشد الشعبي يعني بوتي حكومه العراق دز بمال في حشد الشعبي نابا لكاتك داكا لصالي 2022 2.16 مليار دولار بو خرج كراوه لصالي 2023 2.8 مليار دولار بو حشد الشعبي صرف كراوه ل 2024 برز كراوته بو 3 مليار 4 مليار دولار بو حج الشعبي طبعا كاد خويا كأنبو جهان دانا بو حج الشعبي وتيان 3000 عفوا بالضبط سياسات وحفت هزار حج الشعبيان تو ماركدو بو متوقرن اماريان كدو اماري ميداني كدو وزارتي بلان دانان هم اوبن كان حج الشعبي لي متوقر دقن تاتسو 8000 يان تواني وبجميرن يعني باقي كي امر جزوري بندواره لانه حج الشعبي يعني ما تسي ام بارس سبيكر نويل لنا رجع حج الشعبي ودكري ام باراني بودرو العراق ضربوا بنا حج الشعبي يا بارس سبيكر عراقي ام قنضل يا جوران اسري عراقي وزاره ماليه حكومه عراقي نهات وين دز بو ملفان بن ما بستكلير اواني استاكا او برلمانتارين دز بو كوتو غري خلشي متخوري هريم كردستان دبن بو زرأتي وانا كان لبغداد دز بو ملفكاني حج الشعبي بن دز بو داتا امرين بن 4.5 مليون فرمان بر العراق بداتاي هبي متصور قري امانه حكومه العراق وبرلمانتارين عراقي ام كيسجن ضلي قولاني عراقي بلا وناوا فوكس كان قصوت سر هريمي كردستان وسم شخوران كلكاتك دا حكومه هريمي كردستان اماني هم بداتا قصوتها هزبياني بنما ام بيانو يستاهي يعني اواني كبدوامي روجك بدوسي نود روجك لرجي متخوران وروجك لويك هم اواني هيك شيغنا بلا ودن مشك ما انت دغري هم اواني يك باكيج بو ويك ام بيشكوتنا لهريم كردستان ام كيانيه كبخوين اما بخوين ام كيانه ام حكومه هريم كردستان بخوين درزبوا دهاني رايب قرن وام بيش معك يعني ام بروسي لاواسكني كياني حكومه هريم كردستان وقواري هريم كردستان خيالك خاوه ولا ما ود تصال رابط ايشام بو ناقل رولي ميديا لرومال كردنيم كيشانه چون دبيني او واقعي كجنابت باست كرت خوشويستني شمان لان خلقه وبينيني او واقعي كاستاهه خورا قربن لبرامبر وكيشانه هيك حكومه هولدا چار سري بكات رولي كيشيانان غيراوتا استنن بابتدا طبعا بسالك الزوج وانا من نامي تروش بيك وبستر ما بين انسان بمنطق بوجدان وحسابك من نالم بشيشي ميديا اللي درباز بوا بلان بداخل جماريشي زوري ميديا لهريمي كردستان
بە تۆماتی چیان ئەمە جگەلەوەی کە دوورن لە پرەنسیپ و ئیتیچی کاری ڕۆژنامەوانی لە بەشێکی دیکە لەوە پەڕیوەتەوە پەیوەندی بەکار و ئیتیچ میدیاوێبی چوونەتە ناو ئەم ئەجێندایی کە عێراق بەرامبەر هەرێمی کوردستانی کردووە من بەردەوام قساکەم لە ئەکاونتەکانی خۆشم نووسیومە بەداخەوە ژمارەیەکی زۆر ئەوانەی کە کاری میدیا دەکەن بەقەدەر حکوومەتی عێراق دژی هەرێمی کوردستانن یعنی میدیایەک بە زمانی کوردی لە هەرێمی کوردستان چۆن بڵی دێ ئەم ناڵم چۆن جورئەتەکە هەر چۆن بڵی دێ دژی وڵاتەکەی خۆ دژی خاک و نیشتیمانی خۆی بچێتە ناو ئەجندایەک کە دژی قوارەی هەرێمی کوردستان و لەناو ئەم پرۆسەیە کە خزمەت بەداخەوە میدیا بەشێکی زۆر بکە گوتم بەم ئاراستەی ئیش دەکاتن کە بڵێن بەداخەوە کە مەساحەیەک دروست کراوە هەموو هەواڵێکی تێدا ساغ دەبێتەوە بۆتە کاڵایەکی خراپ میدیا بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە کۆمەڵێک میدیای سنجینیشمان هەیە کە کوردستان بساریەکە لەو نمونەی میدیا سنجیانە کە کوردستانیانە نیشتیمانیانە لە پەراویز ئەوە بە ئیتیک و کاری و ئەخلاق ڕۆژنامەنووسی کاری کردووە. زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز بژار حەکیم نووسەر و ڕۆژنامەنووس کە لەگەڵ کوردستان زۆر سپاس.